سڵاتان لێبێ ئازیزان خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی گفتوگۆی پایتەخت لە ستودیۆکانمان لە هەولێر بە ئێوەی ئازیز شادەبینەوە. سەردانەکەی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن بۆ لای سەرۆکی هەرێمی کوردستان و کاردانەوەی لەسەر ئەدای پەرلەمان هەروەها ڕۆڵی ئۆپۆزیسیۆن لە سەر پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان بابەتی ئەم جارەی گفتوگۆی پایتەختە. بۆ ئەمە بەستەش میوانداری هەر یەک لە بەڕێزان کاک ئارام قادر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان، هەروەها کاک قادر حەسەن ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کوردستانی، هەروەها کاک ڕێبین ڕەسوڵ چاودێری سیاسی. زۆر بەخێراتتان دەکەم. کاک ئارام ئەمەوێت لەگەڵ تۆ دەست پێ بکەم سەردانەکەی ئەم دوایی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن هیچ کاردانەوەیەکی ئیجابی ئەبێت لەسەر ئەدای پەرلەمان؟ بەناوی خۆی بەخشندە و مێرەبان، وەکو ئومێد یاخود وەکو هیوابوون ئێمە هیوادارین کە کۆبوونەوەکە دەرەنجامێکی لێ بێتەوە، چونکە هەرێمی کوردستان لەم کاتەدا پێویستی بە هەنگاوێک هەیە کە بەرەو چاکسازی بڕوە لە کاتێکدا حاڵەتی سیاسی لە هەرێمی کوردستاندا لە حاڵەتی چەقبەستنایە و پێویستی بەوە هەیە کە هەنگاوێکی جدیش بنێ بەرەو پرۆسی چاکسازی. بەڵام سەبارەت بەوەی کە ئایا هیچ کاریگەریەکی هەیە یان نەخۆی کێشەکە لێرەوە دەست پێەکە. بەڕاستی لە کاتێکدا ئێمە باز لە سیستەمی دیموکراسی دەکەین، سیستەمی دیموکراسی بەبێ ئۆپۆزیسیۆن بوونی نابێت، واتە لە هەموو حکومەتێکدا کاتێکە لە پەرلەماندا زۆرینە هەیە پێویستە ئۆپۆزیسیۆن هەبێ، واتە ئەڵقەیەکی گرێدراوە. لە هەمان کاتدا ئەڵقەیەکی تریش هەیە کە ئەویش گرێدراوە بۆەوە کە ئەویش بریتە لە سازانی سیاسی لە نێوان زۆرینە ئۆپۆزیسیۆن. بەو معنایی کە پێویستە بنەمایەک هەبێ کە پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن و زۆرینە ڕێک بخات، بەو معنایی کە بتوانێت ئەرک و مافی ئۆپۆزیسیۆن دیاری بکە و هەروە جۆری پەیوەندیەکەش ڕێکخا، چونکە ئەمە ناکرێت وەکو ئێستا لە حاڵەتی هەرێمی کوردستانین ناکرێت کە لەسەر کۆمەڵی ڕێکەوتنی سیاسی لە نێوان ئۆپۆزیسیۆن و لە نێوان دەسەڵاتە ئێمە کاروبارەکان بەرین بەڕێوە، بەڵکو لەو وڵاتانەی کە ئستیقراری سیاسی بووە و هەروەها دەستور پەسەند کراوە، هەندێک وڵات تەناند لە ناو دەستوردا جێگەی ئەویان کردەوە کە ئایا دەستور ئەرکی چییە، مافی چییە، چۆن مراقبەی حکومەت دەکات و چۆن ڕۆڵ بۆ ئۆپۆزیسیۆن دادەنرێ. هەندێک وڵات لە پێڕۆی ناوخۆی پەرلەمانە، بەڵام لە هەندێک شوێنی تر بە یاسایەکی سەربەخۆ. لەبەرەوە بەدڵنیاییەوە ئێستا ئەو کۆبوونەوانە، ینی ئێمە وەکو ئاماژان پێکرد وەکو هیوا و وەکو ئومێدێک هیوادارین کە ڕۆڵێکی باش ببەخشێبەوەی کە پرۆسی چاکسازی دەست پێ بکە، بەڵام لە کۆتاییدا پێویستە ئێمە ئەو بنەمایە ڕێخین جا لە دەستوری هەرێمدا بێ یاخود لە پێڕۆی ناوخۆی تازەی پەرلەماندا بێ. ئەم بنەمایی کە تۆ باسیەکەی ینی گەشتن بە لێکتێگەیشتنێکە لەگەڵ دەسەڵات یاخود ئەم بنەمایە چییە؟ ینی ئەو چۆنیەتی بەڕێوەبردننی وڵاتە لە ڕێخستنی پەیوەندی نێوان ئۆپۆزیسیۆن و زۆرینێ لە ناو پەرلەماندا. وەکو ئاماژەم پێکرد بۆ نمونە لە شوێنێکی وڵاتێکی وەکو سوید لە کاتێکدا بە ڕاشکاوانە لە پێڕۆی ناوخۆیدا هاتووە کە سەرۆکی پەرلەمان لە زۆرینە دەبێت، بەڵام گەورەترین کوت لە دوای زۆرینە جێگری سەرۆکی پەرلەمان لەوێ دەبێت و هەروەها جەخت کراوەتەوە لەوەی کە پێویستە هەموو فراکسیۆنەکان لە ناو لیژنەکانی پەرلەماندا هەوڵ بدەن سازان بکەن لەسەر ئەو پرۆژە یاسانی کەیە. یاخود لە دەستوری مەغریبیدا لە فەسلیدا باز لەوە کراوە کە پێویستە بۆ نمونە لیژنەی یاسایی و هەروە لیژنەی کاروباری ناو پەرلەمان بدرێ بە ئۆپۆزیسیۆن. بۆچی؟ بۆ ئەوەی کە ڕۆڵێکی زیاتری بدرێت. تەنانەت کۆمەڵێ ئیجراعاتی تر کە دراوە بە ئۆپۆزیسیۆن، بۆچی؟ بۆ ئەوەی کە بتوانێت ڕۆڵی خۆی بینە، بۆ چونکە لە هەموو شوێنێکدا ئەوە دووپات کراوەتەوە، ئەوە یەکلای کراوەتەوە کە ئۆپۆزیسیۆن بەشێک نیە لە حکومەت، بەڵام بەشێکە لە سیستەمی سیاسی ئەو وڵاتە پێویستە ڕۆڵی تایبەتی خۆی پێ بدرێت. زۆر سپاس. کاک قادر، زۆر جار باس لەوە کرێستەش کاک ئارامەوەی دووبار کردەوە کە دۆخی سیاسی هەرێمی کوردستان چەق بەستووە. ئایا ئەم سەردانی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن بۆ لای سەرۆکی هەرێم ینی هەنگاوێک بوو بۆی ئەم دۆخە چەق بەستووە نەمێنێتە؟ وەڵام من سەرەتاوی ڕای سپاسم بۆ ئێوە بەرنامەکەتان و ڕێز و احترامیشم بۆ ڕێیەکەی برای بەڕێزم کاک ئارام. من وابیر ناکەمەوە کە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان بەو شێوەیە کە باسە کات چەق بەستوو بێت. من دەسەوڕ دەکەم چۆن کەش و هەوایەکی سەقامگیر لە ڕووی ئەمنیەوە لە هەرێمی کوردستان خۆشبەختانە چەند ساڵە بەردەوامە، بە هەمان شێوەش وەزعی سیاسی و بەرەو پێشچوونەکان و دیبلۆماسیەتی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان لەگە دەوروبەر و لەگەر دنیا
حاڵەتێکی زۆر نورمال و ئەرێنی گرتوتە خۆ. ئەو قۆناغە هەستیاری ئێستاش وڵاتەکەمان چی وەکو هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق و مانتەقەش بەڕاستی زۆر هەستیارە و بەرەو گۆڕان و بەرەو یعنی لە کوڵانێکە دەکڵێ تایبەتمەندیەکی زۆر زۆری بۆ ئێمە هەرێمی کوردستان هەیە کە لە هەموو کاتێکی ڕابردوو زیاتر ئۆپۆزیسیۆن و دەسەڵات هەموو تاکەکانی ئەم هەرێمە پێکەوە بەرپرس بین خۆمان بە بەرپرسیار بزانین لە بەرامبەر مێژووی گەلەکەمان و لە بەرامبەر ئەو هەموو خوێن و قوربانی کە میلەتەکەمان لە پێناو گەیشتن بە ئاواتەکانی داویەتی بۆ ئەوەی باشترین سوود لەم هەلومەرجەی ئێستا وەربگرین و لەو سیراعە ناوچەیەی کە هەیە و لەو تەنگەشە گەورەی کە حکوومەتی عێراقی تێکەوتووە ئێمە وەکو کورد یعنی بتوانین بەرنامەیەکی زۆر ڕێک و پێکمان هەبێ هەمومان پێکەوە بۆ ئەوەی بتوانین ئایندەیەکی گەشتر بۆ گەلەکەمان دەستەبەر بکەین و ئەو سەردانەی سەرانی ئۆپۆزیسیۆن بۆ لای بەڕێز سەرۆکی هەرێم من پێیگەشتبینم و ئومێدەوارم ببێتە ئەساس و بنەمایەک بۆ لێکتێگەیشتنی زیاتر بۆ دانیشتنی زیاتری بەدواوە بێ یەکەمین و دوامین دانیشتن نەبێ و بێشک لە وڵاتانی دیموکراسی دنیا ئۆپۆزیسیۆن تەواوکەر و تحریک کنەندەی وەکو دەڵێن هی دەسەڵاتە بۆ ڕاستکردنەوەی کەم و کۆریەکان بۆ دەستنیشانکردنی کەم و کۆریەکان ئێمە تا ئێرە بەڕاستی یعنی هیچ ئەشکالێکمان لەگە ئۆپۆزیسیۆن نییە. قادرەڵی ئومێدم هەیە کە لێکتێگەیشتنی زیاتری بەدوا بێت لە دوای کۆبوونەوەکەوە هیچ هەنگاوێکی بەرچاو نەبینراوە کە بەرەو ئەوە بچێت ئەو ئومێدەی کە تۆ باسیەکەی ببینرێت ینی وەڵاهی تەبێ کۆبوونەوە کە بەخۆی زۆر لە مێژنیانی بە کۆتا هاتووە و لە ناو کۆبوونەوەکەش بەڕاستی ینی بەلاغێکی ئەو تۆ دەرنەچوو کە شەرحێک لەسەر ناوەڕۆژی دانیشتنەکە و قسەکانی لایەنەکانی دانیشتوو لە کۆبوونەوەکە بکرێ بەڵام ئەو جمو جۆڵە و ئەو دەرگاکراوەیە و ئەو دانیشتنی بەڕێ جەنابی سەرۆک لە پێ سەفەرەکەی بۆ دەرەوە دوای هاتنەوەشی و لەسەر هەموو حەدەسەکانی کە لە مانتەقە لە عێراق بە تایبەتی ڕۆیاندەوە دانیشتنی لەگە هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان چ ئەوانی لە حکوومەت و چ ئەوانی لە دەرەوە حکوومەتن تەنانەت لەگە سەرۆکایەتی پەرلەمان و هەموو فراکسیۆنەکان ئەمە نیشانەی ئەوەیە کە پرسوڕە ئاڵوگۆڕکردنەوە و پرسکردن و مشارەکەکردنی هەموو لایەک لە پرۆسێ سیاسی لای بەڕێز جەنابی سەرۆک و لە لای دەسەڵات شتێکی زۆر واردە و ئیشی لەسەرکراوە و کاریشی پێ دەکرێت. زۆر سپاس کاکرێبین ینی ئەم یەکتر بینینانە تەنها ئەوە بەسە چاوپێکەوتنی ئۆپۆزیسیۆن لەگەڵ دەسەڵات بۆ ڕێخستنی سیستەمی سیاسی لە وڵاتدا ینی وەک بینیشمان لە ینی لێدوانێکی وا دەرنەچوو دوای ئەو کۆبوونەوەی کە بزانین ئەم کۆبوونەوەیە دەرەنجامەکەی چی بوو ئایا دەرەنجام تەنها ینی بەس ئەوە ئەبێت کە پێکەوە دابنیشن و کۆتایی پێبێ کێشەکەن لەبەرەوە کەسیان دەست درێژ ناکە بۆی ئەوەی دیکە ڕابکێشە و دەربازیان بکە بۆیە من تەسەور دەکەم دانیشتانە دانیشتنی پرۆتۆکۆلی ناگاتە ئەنجامیش چکە لە ڕێگەی دانیشتنی پرۆتۆکۆلی تۆ ناگەیتە ئەنجام ئەگەر میکانیزمت نەبێ من تا ئێستا میکانیزمی چارەسەری ئەو میکانیزمە چیە کە پێویستە هەبێت میکانیزمەکان بۆ نمونە هەموو ئەو دەستانەی کە دەبێ هەبن و پەرلەمان دەسەڵاتیان پێ بدا شەرعیەتیان پێ بدا چاودێری داراییە نەزا هەیە دەبێ ئەوانە کارا بکرێن چونکە بەبێ بوونی ئەو دەستانە ئێمە باس بڵێن باز لە چ چارەسەرێک دەکەین یا باز لە چ چاکسازیەک دەکەین لەبەرەوەی ئێستا بڕێوە دەچێ بەڕای من بە تێگەیشتنی من مەسلەی کات بەسەر بردنە ئۆپۆزیسیۆنش پێویستی بەوەی ئەو کات بەسەر بە تا هەڵبژاردننی داهاتوو بۆی قاعدە جەماوەریەکەی خۆی لە دەست نەدا باوە لە بیر نەکەین ئۆپۆزیسیۆن ناتوانێت زۆر بێتە پێشەوە چونکە جەماوەرەکەی خۆی لە دەست دەدا و جەماوەرە سیقەی بە ئۆپۆزیسیۆن نامێنێ لەبەرەوە ئێستا ئەگەر سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن پڕ بەدڵ حەز بکەن بێنە پێش کۆمەڵێک هەنگاو بەهاوێن کە من پێم وایە ئێستا پڕ بەدڵ حەز دەکەن وەڵام حیسابی جەماوەرەکەی خۆشیان دەکەن مزایدەیەکی انتخابی هەیە مزایدەیەکی سیاسی هەیە بە هەمان شێوە دەسەڵاتیش دەیەوێت لە قۆناغی ئێستادا ئەو فشارێکە لە قۆناغی ڕابردوو ئۆپۆزیسیۆن دروستی کردبوو ئەو فشارە خەو بکاتەوە بە جەماوەری ئۆپۆزیسیۆن بڵێ هەر ئۆپۆزیسیۆنەکەتان هەر ئەوەندەیە ئامادەیە لەگەڵمان دابنیشێ دانیشتنی پرۆتۆکۆلی دەکەین بەڵام کە دێتە سەر ئەوی ڕێک بکەوین ڕێک ناکەون لەبەرەوە من پێم وایە هەردوو لا لە یەکتر بەفێڵن من شتێک نابێنم بەڕاستی شەفافیەت و سەراحەتێک هەبێ لەسەر ئەرزی واقع هەنگاوی لەسەر دروست بکرێ لەبەرەوە ئەو دانیشتە پرۆتۆکۆلیانە بەردەوام بوون و بەردەوامیش دەبێت کاگەرام ینی دوو مەسلەی وروژاند کاگڕێبین یەک ئۆپۆزیسیۆن حەز دەکا بێتە پێشێ بەڵام لەبەر مزایدەی هەڵبژاردن ناتوانێت بێت ینی ئەگەر وەڵامی ئەمە وەڵامی زۆر خاڵی ترشم پێ نەگەرەوە کاگڕێبین باز لە مزایدەی انتخابیەکە خۆزگە انتخابات کرایە
انتخابات هەر نەکراوە ئەوە سێ خولی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانە لە کاتێکدا ئەم باز لە حکوومەتی ناوەندی دەکەین ئەڵێن وڵا حاڵەتی ئەمنی زۆ خراپە کێشەی سیاسی ئەوە سێ جار هەڵبژاردنەکەن بۆ ئەنجومەنی پارێزگاکان ئەوەی ئێمە هەڵبژاردنمان لە 2005 هەڵبژاردنمان نەکردو خۆزگا هەڵبژاردنمان بکرایە ئەوە ئەوەنجە دوای ئەوەی پەرلەمانش ئەگەر و نەگەرایە لەبەرەوە ئەوە ناکرێت ئێمە بڵێن وڵا کاکە ئەوە مزایدەی سیاسی ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم منەڵێم لە قەیرانی سیاسیان لە حاڵەتێکی چاق بەست وایە بۆ چونکە قادر خۆی ئەڵێ من گەشت بینم بەچی گەشت بینی کەواتە کێشەیەکەیە وای ئەوانە کێشەیەک هەیە کە احتیادی ئێمە ینی سەرکردەکانی ئۆپۆسیۆن لەگەڵ بەڕێزسەرۆکی هەرێم دانیشتون بۆ ئەوەی کە بگەنە چارەسەرێک و ئەوەی کاگڕێبین باسی کرد بالفعل ئەوەیە کۆمەڵێک ئێمە کۆمەڵی میکانیزمەیە کۆمەڵی میکانیزمەکە هەتا ئێستا دروست نەکراوە بۆچی لەبەرەوەی کە ئێمە نەگەشتنە سازان هەتا ئێستا ئەو قەیرانە هەیە لە ناو هەرێمی کوردستاندا بۆ نمونە بۆچی دەستور تا ئێستا ڕێفرەندۆمی بۆ نەکراوە پەسەند ناکرێت بۆچی ناگرێتەوە پەرلەمان ئەمە خاڵی یەکەم و مەسەن کۆمیسیۆنی باڵا مەسلەی دەستەی نەزاها ئەمە خۆی بۆ خۆی کۆمەڵی کێشەکەش لەکەوە دەست پێەکە لە بڕیاری ژمارە دوو لە ناو پەرلەماندا کە دەواازەی پرۆسی چاکسازی بوو بڕیاردرا لیژنەیەکی دیالۆگ دابمەزرێ لە ماوەی 3 ڕۆژە ئەم لیژنە دیالۆگە کۆبێتەوە لە ماوەی 20 ڕۆژە لەگەڵ هەموو فراکسیۆنەکان لەگەڵ لایەنە سیاسەکانە دەست بەکارەکانیان بکەن بۆچی بۆ ئەوەی کە ئەو پرۆژە یاسانی ڕەهەندی سیاسیان هەیە سازانی لەسەر بکرێت یەکێک لەوانە دەستورە یەکێک لەوانە مەسلەی سەرۆکاتی یاسی سەرۆکاتی هەرێمە مەسلەی خۆپیشاندانە مەسلەی کۆمیسیۆنی باڵایە کۆمەڵێ یاسا هەیە هەر چاقیوە لە ناو پەرلەماندا لەبەرەوە ئەگەر بێت و ئەو دەستانە پێک نەهێنرێ یعنی ئەوە خۆی کۆمەڵی موسساتن کە حکومەتی هەرێمی کوردستان پەرلەمان کارا دەکات بەهێزی دەکات بەڵام ئێستا ئەو دەستانە هیچی بوونی نیە بەڕاستی و کاراژ نابێت لەبەرەوە یعنی ئەبێ ئێمە ئاگاداری ئەوە بین مەسلەی ئەوەی کاگڕێبینیش کە باسی کرد مەسلەی جەماوەری ئۆپۆسیۆنیش بەڕاستی حەز دەکا لەسەر ئەوەی کە هەرێمی کوردستان بگاتە حاڵەتێکی ئیستیقراری سیاسی بەڵام بەم شێوەیە ناگات حاڵەتی ئیستیقراری سیاسی بۆ چونکە وەکو ئاماژەم پێکرد ئێمە وەکو ئۆپۆسیۆن زۆر داکۆکی لەسەر دەکەین ئەو بنەمایە جێگیر بکرێ جا لەناو دەستورایە لە یاسایەکی سەر بەخوایە لە پێڕەوی ناوخوایە بەڵام ئەو بنەمایانە کە نەبێت هەمیشە ئەمانەوە بە ڕێکەوتنی سیاسی بکرێن ڕێکەوتنی سیاسیش تەجروبە کراوە هەمیشە لە بەرز و نزمیایە هەڵەوەشێتەوە پابند بوونی پێوە ناکرێت کارانەکردنی ئەو دەستانی کە کاگڕێبینیش باسی لێوە کرد ینی هۆکارەکەی چییە هۆکارەکەی سیستی ئۆپۆزیسیۆنە کە ناتوانێت فشار بخاتە سەر دەسەڵات ئەم دەستانە کارا بکە یاخود دەسەڵات ناوێت ئەم دەستانە دروست ببێ و هۆکارەکەی نەبوونی ئەو بنەمایە ڕێخستنی پەیوەندی نێوان ئۆپۆسیۆن و دەسەڵات بەڵام کێ بەرپرسیار لەوێ بەڕاستی دەسەڵات بەرپرسیارە دەسەڵات بەرپرسیارە لەوەی کە ینی هەنگاو هەڵبگرێ بۆ چونکە بڕیاری ژمارە دوو پەرلەمان دەری کردووە سەرۆکاتی پەرلەمان ئەتوانێت لیژنەی دیالۆگە پێک بێنێت و هەروەها بڵێ کاکە یاڵا مباشرە بکەن بە سازان لەسەر یاساکانی کا خاطر بڕیاری ژمارە دوو باس لەوە دەکرێت کە لە سەرۆکایەتی پەرلەمان شاردایە و باسی لێوە نەکرات باس لەوە دەکرێت کە دەسەڵات نایەوێت ئەم بڕیارە کارا بکات یعنی بۆچی واستان لەو بڕیارە هێنا و بەدۆدا چونتان بۆ نەکرد تەبی کاک ئارام خۆی سەرۆکی فراکسیۆنی یەکێکە لە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن چەندین دانیشتن لە نێوان سەرۆک فراکسیۆنەکان کراوە لەسەر مەسەلەی دەستای دیالۆگ و دانوستاندن و دەستی دیالۆگ کۆبوونەوە نەکراوە هیچ کۆبوونەوە نەکراوە هەندی بەناو بە حساب ڕەهەندی نیشتیمانیان هەیە و یعنی دانیشتن لەسەر ئەو مۆزوعانە زۆر کراوە بەڕاستی بەڵام دەمێنیتەوە سەر تەرحەکان یعنی ئۆپۆزیسیۆن چی دەوێت هیچ کۆبوونەوەی نەکراون هیچ لەو یاسانە گەڕایەوە کە ڕەهەندی نیشتیمانی هەیە اتفاقێکی عام بکرێت لەسەرەوە یعنی مەبدەئیان ئەوان ڕێکەون اینجا یاساکان دەست بەکار بێ بۆ گەگەڕانەوەی بەسکە قادربووی ئەو زانیات بۆ ڕاستکەمەوە تا ئێستا لیژنەکە پێک نەهاتووە ئەو خۆ بڕیاری ژمارە دوو لە پرۆتۆکۆلا هەیە وەکو کۆبوونەوەتان کردووە کۆبوونەوە نەکراوە هیچ کۆبوونەوە نانە سەرۆکی فراکسیۆن زۆر جار بۆ کاروباری پرۆتۆکۆلی ئەوانە کۆبوونەوە کراوە بەس سەبارەت بۆی سەبارەت بە ڕۆژە یاسانی کە ڕەهەندی نیشتیمانیان تەنها با پێت بڵێم یەک کۆبوونەوە کرا ئەویش ئەوەیە کە یاسای ئەنجومەنی پارێزگاکان ئەویش دەرچوو لەبەرەوە من ئەڵێم ئەگەر بێت و کۆبوونەوەکان دەست پێ بکەن و بنەماکان هەبێ ئەگەینە سازان بەس کێشەکە لەوەیە دەسەڵات تا ئێستا نە لیژنەکەی پێگەناوە نە بڕیاری کۆبوونەوەکان یاوە شتێکی تریشی بۆچی دەسەڵات بەرپرسە لەوەی کە ئەو دەستانە تا ئێستا کارا ناکرێت بۆچی دەسەڵات بەرپرسە لە هەموو ئەم کێشان خۆی دەسەڵات ناوی بەخۆیەوە ئیتر لە هەموو شتێک بەرپرسیارە
بەخۆی قسەیەکی زۆر جوانی کرد پێش بینی سەودی وتی بەخوا ئێمە وەزعمان فولە وتی ئێمە بەس قسە دەکەین بەس مەسئولێتی ترمان نییە تەبی بالفعل قسەکردن بە تەنیا ئاسانە بەڵام قسەکردن و ئەو بەس لە کوردستان بەڵام لە سیستەمێکی تەندروستەوانیە بڕیارەکە مژدەدان و جێبەجێکردنی ئەو مژدەی کە بە خەڵک دراوە ئەمە ئەرکێشی ئەوەندە ئاسان نییە کراوە بەڵام تۆ بڵێ هەمووی بڵێ ئەمە 100% ئەبێ وابێ خۆی کراوە پرۆسەی سیاسی بەعام بەرەو پێشووە ئاودانکردنەوەی ئەم وڵاتە بەعام بەرەو پێشەوە دیبلۆماسەتی ئەو وڵاتە بەرەو پێشووە اقتصادی ئەم وڵاتە بەرەو پێشووە سیاحی ئەم وڵاتە بەرەو پێشووە متمانەی ئەو وڵاتە بە دنیا ناساندنی بە دنیا هاتنی خەڵک بۆ ئێرە هەمووی بەرەو پێشووە چۆن نەکراوە ئەدی ئەوە هەموو دەستکەوتی گەورەنین کراوە چێ کردوێتی ئەم دەسەڵاتی کردوێتی بەڵام لە هەمان کاتیشدا ئۆپۆزیسیۆن ئەگەر بێوێ جێگای یعنی ڕەخنە بدۆزێتەوە ڕەخنە ئاسانە ڕەخنە دەژیرێ کەم و کۆریش هەیە ئەمە اعتراف دەکەین بەڵام کەم و کۆریەکان بای ئەوە نینە تۆ ڕاست و چەپێشی بەسەر دابەخشێنی بەسەر هەمووی ئێمە ئێستاش دەڵێن تا ئەو شوێنەی کە بەرفعل بۆ چاکسازی بۆ چارەسەری کەم و کۆریەکان بێ بۆ بەهێزکردنی سیستەمی دیموکراسی لە هەموو ڕوویەکە لە وڵاتە بێ ئێمە بەو پەڕیسین فراونیەوە پێشوازی لە ئۆپۆزیسیۆن دەکەین و ئۆپۆزیسیۆن حەقی خۆیەتی وە بوونی ئۆپۆزیسیۆن ئێمە بە هۆکارێکی زۆر ئیجابی دەزانین بۆ مانەوەی سیستەمێکی دیموکراسی هەتایە لەم هەرێمە بەڵام ئێمە حەز دەکەین ئۆپۆزیسیۆن بێ نەک بەدەسەڵات ئۆپۆزیسیۆن بیاین نەڵێ من ئەبێ دەسەڵات بم و ئەبێ ئۆپۆزیسیۆنیش بم ئەبێ یەک لەم دوانە بێ ئۆپۆزیسیۆنە باس لە هەڵبژاردن بالفعل تۆ ئەو دەیەوێ بەرنامەی کە هەیتی حکوومەت هەیتی ئەو جێبەجێ بکە ئێمە هی ئەو حق کەس داوای وی نەکردو لەکوێ نەناخور جەنابەت کا قادر مەسەن بڵێ ڕۆژە لە ڕۆژان نەشوە مستەفا علی باپیر وڵاوتێتی ئەو بەرنامە ئێمە جێبەجێ بکە یا مەسەرەن یەکێ لەسەر فراسیۆنەکان شتیوەمە نەوتوە لەسەر ئەو من ئەبێ بێ مفاوەزات بکەم لەگەڵ حکوومەت نەماوتە وتمانە ئەنجومەنی دانستانە ناشتیوەمە نەوتوە ئێمە لە مەسەلە نەتەوەیەتەکانە پاڵپشتی ینی هەرێمی کوردستان کەواتە نابێت بێت لە دانوستانەکانە بەشدارمافیەوەی نییە من دەڕێم ئەو باس ئێمە هەومان باسی دیموکراسی دەکەین و دیموکراسیەتیش لە خلالی هەڵبژاردنەکان دیتەدی وایە هەر حکوومەتێک لەم دنیاە هەڵبژاردن نەکە تا ئێوارە بڵێ من دیموکراسیم کەس پێ باوەڕ ناکە یەکێک لە بنەما و لە فاکتەرە هەر ئەساسیەکانی نیزامێکی دیموکراسی هەڵبژاردنە ئەو هەڵبژاردننی ئەو ماوانی کە جارکرا هەر 4 ساڵ جارێک ئێمە هەڵبژاردن ئەو خەریکە 4 ساڵەکە تەواو دەبێت لە سەروبەندی هەڵبژاردننی نوێی لەم هەرێمە تەواو ئۆپۆزیسیۆن دەتوانێت احتیمال لەسەر خۆی بکە لەسەر بەرنامەی کاری ئەو 4 ساڵە ڕابردووی خۆی بکە و چەند قاعدەی زەماوەری خۆی بە فراوان کردو و سبەنی بالا هەڵبژاردنەکان خۆی تاقی بکاتەوە ئەبێ ئەمە مؤمن بینیانی باوەڕمان بە دیموکراسیەتە و بە هەڵبژاردن هەبێ کاگرێبین ئەو سیستەمە سیاسی کە قادر باسیەکە بەلای تۆ سیستمێکی سیاسی تەندروستە ئەگەر ئۆپۆزیسیۆن تەنها بەرنامەی خۆی هەبێت تەنها قسە لەسەر بابەتەکان بکە نابێ بەشدار بێت لە دەسەڵات یاخود بەرنامەی ئەم دەسەڵاتە چاک نەکات مەسلەی بەشداریکردنی ئۆپۆزیسیۆن لە دەسەڵات یان بەشداری نەبوون من پێم وانێ معیاری دیموکراسی ئەوانە بێ ئۆپۆزیسیۆن خۆی قەرار دەدا تا چەند بەشدار دەبێت لە دەسەڵات ڕەنگە جار هەیە لە بە هەنگاوێک بەشدار دەبێت جار هەیە بەدا هەنگاو بەشدار دەبێت ئەوە دەبێنێتەوە سەر قەراری ئۆپۆزیسیۆن خۆی معنای ئەوە نیە ئەگە ئۆپۆزیسیۆن دیسان بەدا هەنگاویش بەشدار بوو نابێ ئۆپۆزیسیۆن بێ دەسەڵاتیش معنای ئەوە نیە کە دەسەڵات دەناو خۆی دەنابێ ئۆپۆزیسیۆنیش بێ چکە خۆ دەسەڵات هەموو شتێکی باش نییە ئۆپۆزیسیۆنیش هەموو شتێکی خراپ نییە ئەوە نیە دەبێت دەسەڵاتیش دەناو خۆیدا ئۆپۆزیسیۆنێکی هەبێ ئەوەی کە ئێستا لە کوردستان حساسیەتێک دروست بوو ئەو حساسیەتە نایە دەسەڵات ئۆپۆزیسیۆن بێکەوە ئیش بکەن دەسەڵات وا تێدەگا هەر شتێکی کرد لەوانەیە کە ئۆپۆزیسیۆن داوای کرد ئێستا بە 6 پاکیجان حاضر کردیا سەری بنی هاروماری تێدایە تا هەموو شتێکی لە ئەوەی تا ئاخیرتدا دەسەڵات هەز دەکا هەر شتێک لەوانە بکە ئۆپۆزیسیۆن تەپڵ لێ دەدا دەرێ بەرنامەی مەجێبەجێکرا بە قسەی مە لەژێر فشاری ئێمە بوو ئۆپۆزیسیۆنیش هەز دەکا دەسەڵات گوێی ئەمە کاریگەری سەربیە بێ لەسەر دەسەڵات ئەگەر بیکات کاریگەری سەربی نابێ بەڵام دەسەڵات وا تێدەگا جۆرێک لە ڕێکلام لە بۆ ئۆپۆزیسیۆن دەکرێت بە تایبەت ئێستا با تەماشا بکەین لە 8 مانجی داهاتوو کە ئەگەر انتخابات بکرێت لە کاتی خۆی لە ئەو هاوینە انتخابات بکرێت ڕەنگە دەسەڵات بیر لەوە دەکاتە ئۆپۆزیسیۆن بە بەرژەوە لە بەرژەوەندی خۆی بەکاری دێنێ هەرواش دەبێت ئەگەر لە بەرژەوەندی خۆشیان بەکاری دێنن دەکا ئۆپۆزیسیۆن نین بەڕاستیەکەی بەڵام دەسەڵاتیش دەبێت لە بەرژەوەندی خۆی بەکاربێنێ من ئەگەر بگەڕێمە سەر ئەو پرسیاری کە لە کاک ئارامت کرد حەز دەکەم لەسەرەوە قسە بکەم مەسەلەن بۆ ناگەنە ڕێککەوتن لە پەرلەمان بۆ پەرلەمان ناتوانێت لە ڕاستیدا بۆ هەردوو برادران ئەندامی پەرلەمانن و باش ئاگاداری وەزەی پەرلەمانن ئەو قورسایی و ئەو لۆدەی کە لە ماوەی ڕابردووخراوەتە سەر پەرلەمان هەر لە خۆڕاییە
هەموو بەخۆشیان دەزانن پەرلەمان ناتوانێت ئەو قەرارانە بدا پەرلەمان لەسەر سازان بکە ئەگەر هێزە سیاسیەکان بە یەکەوە دانەنیشن ئەگەر سەرۆکی حزبەکان بە یەکەوە دانەنیشن پەرلەمان دەتوانێت کاقادر دەتوانێت بە ناوی لیستی کوردستانی تەنازول بکات لە پرۆژه یاساکان لە بۆ معارزە کاگارم تۆ دەتوانانی لە جیاتی معارزە تەنازول بکەیت لە بۆ لیستی کوردستانی ئەگەر سەرۆکەکان بە یەکەوە دانەنیشن لەبەرەوە سەرۆکەکان خۆیان لە مەسئولیت دەدەزنەوە دەیخەنە سەر پەرلەمانی فەقیر پەرلەمانیش کەوتۆتە ژێر ئەو فشارە گەورەیە کە دەبێت سازان دروستکە سازان بەچی دروستکە چەند کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکانی فەقیر پەرلەمان بۆ فەقیرە دەسەڵات دەزانێت بۆ فەقیرە چونکە چەند کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکان کرا لەسەر میکانیزمەکان بەڵام ئەگەر لەسەر میکانیزمەکان ژەکەوین سەرۆکی حزبەکان ڕێک ناکەون کاکە با پەرلەمان لەناو هەوڵی پەرلەمان دەنگ بدا بزانانی سەرۆکی حزبەکان ڕازی دەبن بە ڕێکوتنی لەناو پەرلەمان دەکرێت با واقعی بین دەسەڵاتی سیاسی لە کوردستان لەناو پەرلەمان نییە دەسەڵاتی سیاسی لەناو سەرۆکی حزبەکانە ئەگەر سەرۆکی حزبەکان لەسەر فایلێک ڕێککەوتن ناردیانە پەرلەمان ئەو کاتە پەرلەمان دەیڕوێنی سەرۆکی حزبەکان ڕێکەوەن بی لەنە پەرلەمان ئێمە لەسەر ئەوە ڕێکەوتین پەرلەمان دانانیشی هەڵی وەشێنێتەوە بڵێ وڵای ئەمە قبول ناکەین سەرۆکی حزبەکان ئەمە ڕێی خۆمان هەیە هێشتا نەگەیشتینە ئەو قۆناغا پەرلەمان بڵێ من قبول ناکەم سەرۆکی هەرێم بە هەر لە خۆی پرۆژە بنێرە من پرۆژەی سەرۆکی هەرێم قبول ناکەم کاگارامیش نەگەیشتەوە قۆناغا بڵێ من پرۆژەی مامۆستا عەلی باپیر قبول ناکەم کەیفی خۆیەوە سەرۆکی حزب من وێنەری خەڵکم لە پەرلەمان هێشتا نەگەیشتونێتەوە قۆناغا نە دەسەڵات نە ئۆپۆزیسیۆن پێویستمان بە تەکامل بوونە لەبەرەوە من ئەو حاڵەتە زۆر بە تەبیعی دەبینم یەکەم جارە بەڕاستی ئۆپۆزیسیۆنێکمان دەبێت بە واقعی لەبەر ئەوە دەسەڵاتیش دەبێت فێر بێ چۆن تەعامل لەگەڵ ئۆپۆزیسیۆن دەکات ئۆپۆزیسیۆنیش دەبێت فێر بێ ئەو ئۆپۆزیسیۆنە دەسەڵات نییە ئۆپۆزیسیۆنیکردنیان لەگەڵ یەکە هێشتا زانی کێشەکەتی ئۆپۆزیسیۆنی ئێمە چونکە چەند ساڵی ڕابردوو بەشێک بۆ لە دەسەڵات ئێستا تەحمل ناکە ئۆپۆزیسیۆن بێ ئەو مشکلەکەیە ئۆپۆزیسیۆن بەشێک بووە لە دەسەڵات بۆیە طبعا ئەوەی کاگڕێبین باسی کرد تەواوە زۆر کە یعنی دەستێوەردانێکی تەواوی حزبی بۆ پەرلەمانە لە لای ئۆپۆزیسیۆن و چ لە لای دەسەڵات چونکە هەموو لا ئەخۆ چونکە من ئەزان طبعا ئەو ڕێی وایە بەس بۆ چونکە حکومت بەدەست هەردوو حزبی دەسەڵاتەوەی پەرلەمان بە هەردوو حزبی دەسەڵاتەوەیە من ئەڵێم ئەمەی ڕێبین کە باسیەکە لە هەندێک وڵاتە وایە بالفعل سەرۆکی حزبەکان خۆیان سەرۆکی فراکسیۆنەکان لەناو حزبەکانە ململانی سیاسی دەکەن بەڵام من ئەڵێم ئەم پاساو نییە لە کاتێکدا سەرۆکی حزبەکان لە هەرێمی کوردستاندا لەناو پەرلەمانین حزبەکان دەزوەر بدەن ئەتوانن مەسەن بۆ نمونە حزبەکەی من ڕاو بیرروبۆچوونی حزبەکە بە سەرۆکی فراکسیۆنەکان دانوستانەکەن نەک سەرۆکی فراکسیۆنەکە بڵێ وەڵام من بەگوێ حزبەکە ناکەم زۆر طبیعیە خۆی پەرلەمان واتە مەدانی ململانەی سیاسی لە ناو فراکسیۆنەکاندا ئەوە دیاردەیەکە زۆر سەحیە و لە هەموو عالمیشا هەیە بەڵام کێشەکە لەوایە دەستێوەردانی حزبی ئەکرێ لە ناو پەرلەمانە بۆیە پەرلەمان ئەوە بۆ شێوەی لێکراوە ئەگینا هەموو لایەنەکەیتەوە دەستێوەردانەکە ینی بۆ نمونە گۆڕان دەست لە کاروباری هەردوو حزبی دەسەڵات من ئەڵێم بۆچی چونکە ئێستا ئەگەر بێت و هەموو لایەنەکان ڕێی خۆیان بن بە لایەنە سیاسەکە بەسەر فراکسیۆنەکان دانوستانەکان سەلاحەتی شیعاتێ چۆن گفتوگۆ بکە تەواو گەنە سازان لەبەرەوە من ئەڵێم ئەوە بەڕاستی پاساوێکە اینجا سەبارەت بەوەی کە ئێمە نەگەشتن حاڵەتی کامل بوون یعنی خۆی تۆ ئەزمون بۆچی ئیسفادەی لێ وەرگری بۆ نمونە ئەزمونی وڵاتێکی دیموکراسی کە 100 ساڵە خۆ من ناڵێم بە شەو ڕۆژێ لێرە وەرەوەریگرین بەڵام ئەگەر کەواتە ئێمە ژێ بە 100 ساڵی کەش دانیشتین وڵاتە ئەو ئەزمونە وەرگین نە ئێمە لە کاتێکدا کاڵین وڵا بە ئەزمونی خەڵک وەرگین ئەبێ لە ماوەیەکی کوردا بەڕاستی ئیسفادە لەو ئەزمونە وەرگین و بین لێرە جێبەجێ باسی پاکێجەکانیان کرد ئەو پاکێجانە ئێوە بۆچی ئەتانەوە فەرزیکەن بەسەر دەسەڵاتە ئەو پاکێجانی ئێوە تەنفیزکە ئەوانیش خۆیان بەرنامەیان هەیە بەرنامی کاریان هەیە بۆ بەرنامی خۆیان ئەوە بیستم من ئەوە کۆمنتێک لەسەرەوە هەبێ ئۆپۆزیسیۆن قەت نەوت وڵا حکومەتی هەرێم ئەو پاکێجانە جێبەجێکە بۆ چونکە ئێمە یعنی قەت داوامان نەکردو بەشداربین لە حکومەت بۆ چونکە ئەگەر بەشداربی لە حکومەت بە یەک وەزیریش بێ بە هەر بەینش بێت بە ئیتفاقیی سیاسیش بێ تۆ نابیتە ئۆپۆزیسیۆن بەڕاستیتر نابێت ڕخنە بگری لە حکومەت بۆ چونکە ئەبێت دیفاع لەو سیاسەت بێ ئێمە دەتوانی وەزیریش دەبێت ڕخنە لە حکومەتی بەڵام وەکو سیستەمی ئۆپۆزیسیۆن بوون هەڵێ معنای ئەوە نیە ئەگە وەزیرێک کتەبوو دەبێت کڕبی وایە بەڵام ئێمە نەماوت وڵا با لە حکومەتین بەشداری لە حکومەت ئێمە ئەڵین بەشێکی لە سیستەمی سیاسی بەش بوون لە سیستەمی سیاسی بەو معنایە نییە من بەشدارنم بە هیچ شتێکە بۆ چونکە لە کاتێکا تۆ ئۆپۆزیسیۆنی کۆمەڵێ بنەمای زۆر و سەرەکی هەیە چونکە خۆی هەر پەرلەمان لەوانەیە کاگڕێبین خۆشی ئاگادار بێ هەر پەرلەمان کۆمەڵێ پەرلەمانتاری وڵاتانی دنیایان هێناوە
خولیان بۆ ئێمە کردوێتەوە ئێمە پرسیارمان لێ کردوون ئایا ئەو بنەمایی کە ئێوە لەسەری دەڕۆن پەیوەندی ڕێخستنی بینی ئۆپۆسیۆن دەسەڵات چۆنە و ئایا ئۆپۆسیۆن چ ڕۆڵێکی هەیە هەمویان باز لەوە دەکەن بەڵێ ئۆپۆسیۆن بەشداری لە حکومت بەڵام لە کۆمەڵی بڕیاری ئستراتیژی ئۆپۆسیۆن پێویستە پرسوڕای پێ بکرێ پێویستە ڕێی لێ وەربگیرێ ینی مەسەلەکە ئەوە نیە من پاکێجەکان بێن وڵا بڵم جێبەجێکە نە من داوای سازانەکەم داوای سازانەکەم واتە دۆزینەوەی خاڵی هاوبەش ینی ئێستا من ئەڵێم وڵا بە لە یاسای کۆمیسیۆنی باڵا لە مەسەلەی دەستورە خۆ مناڵم هەرچی ئۆپۆسیۆن وتی بەڵێ بەڵام ئەبێ دەسەڵاتیش ئامادە بێ نابێ ئەوەی کە خۆی بێوێ ئەوە فەرسکا بەڵکو ئەبێ هەوڵ بین دانوستان بکەین بگەینە خاڵی هاوبەش لە ئەنجامی دیالۆگ گەینە کۆمەڵی خاڵی هاوبەش و بە ئەنجامێکی باش دەرەچێت کا قەدریانی تۆ پێت وایە ئەبێت ئۆپۆزیسیۆن نوێنەری هەبێ بۆ نمونە لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە ئەو دەستانی کە هەیە دوای ناوبڕێک وەڵامەکە دووەرەکەم ئازیزان ناوبڕێک و دەگەڕینەوە لاتان